ساڵتان لەبێت لە سەعات چواری ئەمڕۆیە لە عەسرە کۆمەڵێک خەڵک کە لایەنگرانی پارتی بوون بە دروشمی پارتیەوە هاتن سەر بارەگای کەناڵی NRT. لە دوای ئەوەوە لە کاتی هەواڵەکانی ساعت 8 تا ڕۆماڵکردنی هەواڵانەیە بۆمبێک تەقیەوە لە سەربانی ژووری هەواڵی یاخود ستودیۆی هەواڵی NRT. ئێستا کۆمەڵێک خەڵک و زۆرینەی خەڵک لە بەردەم بارەگای NRT ڕاوەستاون بۆ ئەوی کە بەرگری لە کەناڵی NRT بکەن وەکو هاوڵاتیان و دژ بەو هەڵکوتانە سەر و دژ بەو تاقینەوەی ئەمڕۆن. ئێمە ڕای ئەو کەسانە پرسین، ئەو خۆشەویستانە پرسین کە هاتوونەتە بەردەم دەرگای کەناڵی NRT. ئاڤەر لەگەڵما بە ڕایان بپرسین. دوای ئەوەی کە ئەو هەواڵانەمان بیست کە ویستیان NRT یا وەسعی NRT تێک بن، ئێمە وەکو ئەنجومەنی شاری سلێمانی بچووکنەوەی گۆڕان هاتین سەردانی بارەگاکەمان کرد، بارەگای تەلەڤیزۆنەکەمان کرد. بارودۆخەکانمان بە چاوی خۆمان بینی بەڕاستی وەکو ئەنجومەن ئیدانەی ئەو وەسعاکەین. ئەگەاندنی شوەیە کە پەیامی خەڵک بگەێنێت و خەڵک تیا سەربەستە چ پەیامێکی هەیە و بەبێت ئاشیرکردن. NRT لەبەرەوە با بڵین هێرشەکرێتە سەری کە گوایە مەسەن دژ بە لایەنێک یاخود لە بەرنمەیە کە دژی لایەنێک وەستاوە. تا چنێک بەڕەوەی حەقی ئەزانی کە ئەم هەڵکوتانە سەر بەرامبەر نەکرد NRT بەرامبەر بە هەر دەستگایەکی عەلامی یاخود دەستگایەکی سەقافی هەبێت لە وڵاتەیە. NRT تەلەڤیزیۆنێکی جوانە، توانێتی پەیامی خۆی بە ئازادانە بە دیموکراسیانە پەخش بکات. ئێمە وەکو ئەنجومەنی شاری سلێمانی دژی ئەم جۆرە هەڵکوتانە سەرین هەر کەناڵێکین کە بێوێ دەنگی ئازادی میلەتەکەمان بەباشی بگەێنێت. بە حەماسێکی زۆر و قسە بکەم بە خۆم ماڵ و مناڵ و لە خزمەتی ئەم کەناڵەیە. من وەکو خۆم کارمەندی کۆمپانیای نالیە، من لە خزمەتیام ئەم کۆمپانیا تا بانی بۆسم فیدای بکەم لە پێناوی نالیایە. یعنی ڕوون واشکرایە کە دەستێکی گێرە شێوەنانە لە پشتی ئەم گردبوونەوەی ئەم ئێوارەوە هەیە. کەناڵی نالیەش مناڵم گەلی کورد تەنها ئەگەر شتێک دەرگایەکەی بێ دەواازەیەکی هەبێ بۆ گەیاندنی ناڕزایەکان گلەیەکانی خۆی ئەوەی کە لە دڵایەتی کەناڵی نالیایە تاکە کەناڵی نالیا کە توانی بێتی خەڵک ئازادانە لە ڕێگەیەوە ئەوەی کە لە دڵایەتی بیڵێت. وەڵی کاتێککە بینم لە کەناڵی NRTەوە ئەو هەواڵە پەخشکراکەوە گوایە ئێوارە سەر لە کاتی عەسر لایەنگران و دۆستانی پارتی دیموکراتی کوردستان بە بۆنەی بڵاو پەیوەندێکی تەلەفۆنی کەسێکی سەر بە NRT نا بەڵکو کەسێک و هاوڵاتیە ویستی بەشداریکە لە بەرنامەکانی NRTە پەیوەندی کرۆی تەرجیری کردووە بەڕێز بەرزانی نەمر ئەوەش هیچ ناکاتە ئەوەی کەەوە NRT بەرپرس بێ لێ. وەڵا وەک هاوڵاتیەک بۆ پشتگیریکردن لە کەناڵی NRT و لەسەر هی خۆیان هاوسەنگی بوێری ڕازگۆیی ئێمەش وەکو ئەوان لێرە دووپاتیەکەینەوە. کەناڵێکە بەڕاستی کە ئەم خەڵکە میلێرا کۆبۆتەوە هەمومان نەزانی کە ئەم کەناڵێکی بێلایەنە. ئەوەی کە ئەمەش کراوە ئێمە داوا لە ئێوە ئەکەین ئەوەی کە زانیتان کوێیە بە بوێری بۆ خەڵکی ڕوون بکەنەوە. ئێمە وێڕای دەستخۆشی لەو خەڵکە سوپاسی چالاکی مەدەنەکان و ئاسایش و پۆلیسی ئەم شاری سلێمانیەکەین کە بەردەوام ئەمڕۆ لەگەڵمان نابن و ئەرچیان کێشا سوپاس بۆ ئێوە. کاکەڕۆن بەخێردانەکە ئێمە ئیدانەی جنێ و قسەی ناشین ئەەکەین بەرامبەر هەر شخصێت هەر کەسێک بەڵام ئیدانەی ئەوانەشن کە هێرشەکەن سەر کەناڵە ئازاد و ڕۆژنامە ئازادەکان بەڵام لەگەڵەوە شانین قسە بە هیچ کەسە بوت هەستی هیچ کەسێ بریندار بکرێ قسە بە هیچ سیاسیەکی کورد بکرێ بەڕاستی. ئێمەش خۆشمان دژی ئەوەین بەڵام کاتێکا بۆ نمونە ئەمە چاوپێکوتم من لەگەڵ توایەکەم ئەتوانم من مۆنتاژیکەم بەڵام لە کاتی ڕاستەخۆیان مەسەن ئەم شتانە ئەرچێکی قورسە خۆش دەزانی لە وڵاتەیە مەسەن سانسۆرکردنە سەر ژماری تەلەفۆن و شتانە نییە. ئەوە تا بۆ نمونە نتوانم ڕقەمێکی ئەلوز بکڕم و من قسە لەگەڵ توای بکەم و خوا نەخواستە قسەیشی ناخۆش بڵێم. تۆ چێ لەسەر ئەوەی کە ئایا ئەمە پەیامی NRT یان پەیامی خەڵکە ئیگەێنێت؟ من قەنەعەتم وانێ NRT پەیامی ئەوە بێت قسە بە سەرکردەوە بە کەسان و بە سیاسەتمەدارانی کورد بوو تێ بەڕاستی من عەقڵم نایبرشتیوا بێ کەسێک نام بەرپرسانە قسێک ئەکا بەڕاستی من پێم وانێ NRT لێ بەرپرس بێت. داوا لە هاوڵاتیانی کوردستانی شەکەم بەڕاستی لە کاتی پەیوەندی تەلەفۆنیا کەساتی کوردەکان دەکەن ئامانج و کەساتی سیاسەتمەدارەکان ئێمە ڕێزمانێ بۆ هەموو خەباتی هەموو سەکردەکانی کورد. پێشەکی سوپاسی و جەماوەرە ئازادی خوازەکەن کە ئەم شەو بۆ پشتگیری لە کەناڵی NRT هاتوونەتە ئێرە. ئێمە
وەکو هاوڵاتیانی شاری سلێمانی پشتیوانی لە گوێ ناکەین بەڵکو هەموو پیرۆزیە کۆمەڵایەتی و ئاینی و سیاسیەکان هەر کەسێک ئەگەر بێت و گوێن بات ئەوە ماڵ نییە لەسەر NRD ئێمە بۆ پشتیوانیکردن لە گوێن و قسەی ناشرین ناتوین بەڵکو بۆ داکۆکیکردن لەو ئازادی لەگەڵ لە NRDەوە ئێمە گۆشەگیر بوون پێوەی ئێمە بە کەناڵێک کە ئێزانین کە کەناڵی هەموو جەماوەرە باشترین شتەوەی لە کاتێکا بەرنمەیە داهانێن کە خەڵک تەلەفۆن کات با ڕقەمی موبایل وەرنەگرن هەر نۆرمال وەرگن جوانترە چونکە لەوانەیە گەنجی هەر لەو دقەیە خەیاڵ بێت تەلەفۆنەکە کاکە لەوانەیە ڕقەمەکەشی علوج نەبێ ئەم قسی کابرا لەوانە لەو کاتێ بەداغی لا شتێکە بێ ناکەیتە سەرگلی مەسەن ئەگەر تۆ بە موبایل لێ بیکەی گلی ناکی بڵێ وەریان نەگرت گلەی ڕاستە گلێ یەکرێ بەڵام بە هەر وەکو ئەوەی کە ئەوە ڕقەمی نۆرماوە ئەخر ئەو کاتی کە تۆ لەسەر ئیشی چ مەجبوری لەو کاتی قسەکەی خەڵکی لە سیارۆ قسەکە لە کاتی بەرەگاوە قساکە کاروان منە ئاماژە بۆ بدەم کەناڵی نالیا سەر بە هیچ لایەن و دەسەڵاتێک نییە کەناڵی لانیا سەر بەخۆیە ئێمە بۆ پشتگیری و پشتیوانی کەناڵی نالیا هاتوین بۆ ئیهانەکردنی جنێوەکانیان هاتوین بە دروشمی بە هاوسەنگی بە بیری ڕازگۆ بین لە ناوتانین لەگەڵ تانین بە هەموو لایەنەکانەوە لەگەڵ هەموو تاینین ئەی خەڵکی کوردستان ئێمەمانەیە وڵاتێک دروستکەین پڕ بێ لە ئاوەدانی پڕ بێ لە خۆشگوزەرانی پڕ بێ لە مرۆڤ دۆستی من لەو کاتەوەی کە کەناڵی NRT دامەزراوە بڕوان بە بیۆری و ڕازگۆیی هەی بووە دەلیلیش بۆ ئەوە پێران ئەوە بوو سووتانیان ئەم ساڵیژەوە بوو جاریش کە هاتنەوە هەر لەسەر ڕازگۆیی بیۆریەکەی بوو ئەم ئێوارێژ هاتنەوە سەری و هەڵیان کوتایەوە سەری NRT بە هیوام هەر سەرکەوتوو بێ والله ئەوەی کە بنەزانم خەڵک ئەستەغفیرڵڵا گوێم بەخوایەت کەس نەبۆتە خوا کەس نەبۆتە پێغەمبەر من لە داخی دڵی خۆم مناڵەکەم شتیری نییە مناڵەکەم نانی نییە کرەی خانۆکەم نییە بیەم گوێم بەدار و بەردەیەم ناکاتە پای ئەوەی کە من بێم کڵاشی کۆفێ لە تۆ هەڵگەرم و بکوژم لە پێیانی کە قسەیەکی غەڵەتم بە تۆ بەسە ئیتر دیارە سەبارەت بە هێرشکردنەکەی سەر کەناڵی NRT وەکو ئێمە گروپی هەڵدۆست کە گروپێکی خوێندکاری و ئەوە نوێنەرایەتی دەنگی ناڕزایی و زۆرینەی خوێندکارانی زانکۆی سلێمانیەکە ئەم بەیاننامەمان دەرکردووە کە سەبارەت لەژێر تایتڵی کەبکردنی دەنگی ئازاد بۆ سەبارەت بە هێرشکردنی سەر کەناڵی NRT و سەرجەم دەستگا ڕاگەیاندنەکان بۆ پاراستنی دەنگی سەربەخۆیی و میدیاکارانی سەربەخۆ ئیدانەی هەر دەستدرێژی و هێرشکردنە سەر میدیای سەربەخۆ دەکەین داواکاری سەرجەم کێشەکان لە ڕێگەی دادگاکانەوە یەکلایی بکرێتەوە بۆ هیچ لایەن و کەس و بنەماڵەیەک نەبێت دەستدرێژی بکاتە سەر میدیای ئازاد و ئێمەوە گروپی هەڵوێست پشتگیری خۆمان بۆ میدیای سەربەخۆ دووبارە دەکەینەوە بۆ پاراستنی دەنگی ئازاد و ئەم کاردانەوە و هێرشکردانە بە قوبوڵنەکردنی دەنگی ئازاد ئەزانین و پاراستنی دەستگا ڕاگەیاندنەکان و گیانی ڕۆژنامەنووسان دەخینە ئەستۆی دەستگا ئەمنیەکان و حکوومەت هێرێمی کوردستان گروپی هەڵوێست لە زانکۆی سلێمانی شەوی 9 لەسەر 10 دوای 2013